بەپێی ئەو ئیتیفاقی کە هەیە لەگەڵ حکوومەتی عراقی فیدرالە ئێمە ئەو 50,000 بەرمیل نەوتی کە بڕیارە بۆ بەکارهێنانی ناوخۆی بێ ئەوەی دیکە چی ئینتاجە ئەدرێتە سۆمۆ بەپێی ئەو خاڵانەی کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتەکان ڕوونی کردوێتەوە و هەموو ئەنجومەنی وەزیرانیش دەنگی لەسەرداوە کە دەدرێتە سۆمۆ واتە بۆ فرۆشتن سۆمۆ شەریکەی فرۆشتنە فرۆشتنی نەوتی عراقە دەدرێتە سۆمۆ ئێمان پابندی خۆمانمان بەجێهێناوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی کە هەیە ئێمە جەدوەلێکیشمان دروست کرده بوو دەڵێن ئەمە داهاتی فیدرالیە بە گوێرەی ئەم یاسایانەی حکوومەتی فیدرالی بە گوێرەی ئەم یاسایانی کە لە بەغدا هەیە بە گوێرەی تعلیماتانی کە لە بەغدا هەیە ئەمەش داهاتی نافیدرالیە کە ئاگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پابندبوونێکی خۆی دووپات کردوێتەوە بە گوێرەی یاسا کارەکانی خۆی ئەنجام بدە ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان پابندبوونی تەواوی هەیە بۆ ئەوەی کە مافی موچەخۆران و مامۆسایان و فەرمانبەران دابین.